مرتزقەی چێ بەدا زیاتر لەوە خۆی ئێستاش ئەو مرتزەقانە یاڵڵا سەگەکانتان تاڵن کابرا لێرە چۆتەوە نەخۆشی دەرونی هەبووە لێرە چۆتەوە نەخۆشی دەرونی هەبووە دەرونی چ جنی تێدا بووە جن کاک لێرە ڕاقی لەسەری خوێندوەرێک کاکە نیم ساعت خوێندەم جنی تێدا بوو تێک چۆ هاوارێک کرێ بۆ دەنگێکە لە ناخە پێ بۆ لە خۆت بکوژە خەڵک بکوژە سحرەکەی بەتان نەبوو جنەکەی بەتان نەبوو چیانێ کرد چۆتەوە کوردستان بەرەو ماڵەت کەوت و خۆش کرد ئەوە لای ئیسلامی تونڕەوەکان لە بریتانیا فێر بووە ئەرێ برا چ حیزبی ئیسلامی تونڕەوێرێرە جەماعەت بریتانیەکان ئێوە هەم بریتانیە حیزبەتمان پێ برا بیناسیەوەش لای چێ حیزبە حیزبی تونڕەوە ناسن نەبوو من لازم چێ من لەگە خەڵکا درۆ بکەم ئێوە خەڵکی بریتانیانە حیزبمان هەیە ئیسلامی بێ و تونڕەو ڕادیکال بێ شتواتان دیوە ولا ڕیشێک ولا دەکرێش و گەنجێکش بەرەدا لای ئێمە خەڵک والعياذ بالله لجماعتي كابراين جي ريشة عملية أي ناكي باس إيش بودي ريش ماوا أقول لك كردستان عنصرية كي من أجرش أبي السرب كابرايك وبين كابراين ريش يملو جماعتي عيد زي بتالي الريش ديال اليوم الأوروبا عيب باس ريش بكي توجد ثقافة أوروبية فيربن خو مسؤول كانوا كابرستان من جنسية أوروبيان بيا هەمیان ڕۆژێک لە ڕۆژان لە باڕەکان و لە پیزۆ شۆپێک کە بەرازیان فرۆشتووە سیستەمەکە ئازانن عیب نییە عیبە ئەرێ کوڕی پاک ئەو کوڕی لالای ئەو بوتە تونڕە و هاتۆ خەڵکی کوشتووە ماڵەوەی کوشتووە بشمان کرد بە تونڕە بە چکەمان بە تونڕە وتارەکانی مرۆوە دیارە نەکوێ تونڕەوی تێدایە ئەم خەڵک بە کەرمەزانە ئەڵێم خەڵک کافر مەکە ئەڵێم واز لە پێغەمبەر و دینمان بێنێت و تەلەڤیزۆنی عەلمانی دیوە ئەبێتە ڕەمەزانەوەی ئیسلامی سبحان الله چەند بەدینە لەنچی ئیسلامیە ئەوەی بەلبەلەدی ناو ئیسلامی یەکەڵێ عەرەق حەرام نییە یەکەڵێ حیجاب واجب نییە پێشان بۆ نیقاب ئێستا کە دەرە حیجابش یەکەڵێ مارەی چی ئەو ڕازی بۆ ڕازوکی مشکی گوێت لێ برە یەکەڵێ دووشتنی جەریمەیە مافی ئەفراد گوێت لێ هەر یەک هاتووە لە ئەو تەلەڤیزۆنەکانە ئەگەر ڕەمەزان چوو نەما باسی خوا و پێغەمبەر نەما گوێت لێ برە جا خوا هیدایەتی مەبدات دەگەین گۆش لە تۆڕە کۆمەڵای تەماشەکان وێنویسێ ئەوە کوڕە پاکەکەیە ئەو پەروەردەیەک دەستی کوڕی پاک بە خودای بەرام فەقێ من نە بە خودای برام ئەو کوڕە لەوانەیە کوڕێکی تەماشای فێسبووکەمان کرد کوڕێکی زۆر چاکیش دیار بوو گوێت لێ برە بەڵام خوا ماڵی ئەوانە کاولکە ئەوەی کە سحر و جادوەکە قاتل ئەو ساحرە بوو کە کردی قاتل ئەو پیاوە ئەو شتە بوو کە سحرەکەی لەو گەنجە کردی ئەوان خاتل ئەمە نیمە دژە تیرۆرتان نییە دژە تیرۆرتان لە لای دژە تیرۆری سلێمانی 1300 ساحر ناوی هەیە بۆ نایانگرن ئەی دژە تیرۆری سنووری هەولێر و پارتی چەند ساحر بۆ نایگری ئیلازانی ناوانەوە دانەیەکە گرزانی چیە ئەوەش لە مەسوولەکان ماڵی مەسوولەکان کەشف بووە کە تێکەدەن انتقام هەیانگرن وەڵڵا هەمووی ناویان لایە خوا ئاگات وەڵڵا مەسوولی بەرز لە باڵە هەم نانێ ئەو بێعەقڵانە دێن لەسەر سۆسیال میدیاڵێ ئەو بۆ سحر لە مەسوولەکان ناکرێ وەرە لە من بپرسە بزانە سحر لە چێ کرا وەرە خۆ بێت نانم سحر لە چێ کرا مەسوول هەیە سحری لێ نەکرێ مەسوول هەیە سحری لێ نەکرێ هاتۆتە لای من نەمناسیوەوە چێیە خەڵک بە تەلەفۆنیش ناینۆزێت توی واستە دنیا بکە لەبەردەستی من بووە بە شەق ئەوا لە سینگم لەگا هەموو خاڵی سحر و جادوو بووە دوایە کە لە لای من ئەڕواتەوە بە من ئەو فلان کەس گوڵ خوا هیدایەتمان گوێت لێ برە وەرە لە من بپرسە وەرە من نەزانم کەت لەکوێ کەوتە کوردە لەکوێ بڕا بڕۆ ڕێ لەو ساحێرانە بگرن لە کەرکۆ وەرە دەسەڵاتە لە کەرک لەمە ڕۆی لە هەولێر لە دوهۆک لە زاخۆ لە سلێمانی لە هەڵەبجە لەوێش پێیا بوو وەقفە ئیسلامی هەبوو نانێر ساحێر ئیسلامی نەما لەوێش پێیا بوو لە خەڵکان گوێت لێ برە پێیتر خوا هیدایەتمان بدات منافقەکانە بینی چۆن جنێوەدان چۆن ئەڵێن غەریقی دڵی خوانە ڕێژن نەوی خوان تاڵە لەو زوانە ئینشاڵڵا سێ مزگەوت ئیعلانەکەین بە ئیزنی الله کورد مسلمان کوردی بریتانیا
حەز لە دینەکە، حەز لە خوا و لە پێغەمبەرەکە. زۆر دۆڕاون گەنج و لای بریتانیا وا بە خەڵک بناسێنن گوایە ئەمانش وەکو ئێوە دۆڕاون. حاشەوە لله، ناوەڵڵاه گەنجی مسلمانن و پێشەنگی هەموو گەنجانی ئەوروپان ئینشاء الله تعالی. وا هیدایەتی ئێمە ئێوەش بدات، لەو دینە شارەزامان بکات. جا لە قورئانە سەرەتای سوورەتەکان بە دوو وەیل دەستی پێکرد: وەیل للمطففین وەیل لكل همزة لمزة. یەکێکیان باس چاوت لان ماڵ و سەروەت و سامانی خەڵکی نەبێت بە هیلاکت. ئەوەی دووەمیان چاوت یا باس لە ئەعراضی خەڵکی مەکە خوا بە هیلاک دەدا. ئەوەی پێغەمبەریش عەلەیهی سڵات وسەلام خەڵک دەبێتە دوو گروپ: ئیمان لا نیفاق معه ئەو نیفاق لا ئیمان معه. خوا لە ئەهلی ئیمان و لە گروپی ئیمانەمان هێڵێ هەرچەندە پێمانێت تونڕەوە ئاگادەی بێنە تونڕەوێت ئێستا ئەدنێشتی دروکانە تونڕەوی تڕەویت کرد تۆ تونڕەوی پێت دوش بە جەماعەتەکەی. ئەڵڵا ئەیان گرنگە جولاو جەکە بەرە من بە منەڵێ مامۆستا ئەڵێ تۆ چۆن پێت دوش بە جەماعەتەکەی تۆ تونڕەوەکانی. لا حول ولا قوة إلا بالله. إنان كنت شافعي مذهبا إمام شافعي فرمي أجر ناكل ويش جماعة بيقن بدال لين نحدد لك تحذير تحذير. نان إمام شافعي مذهبي إمام شافعي وابا إكوات إمام شافعي كابلاك تيروستي ترى والراديكال والراديكال. خو هيدا إمام الكل سنة لو خكر شوان وقالوا القرآن والسنة بفهم السلف وأمته بفهم أصحاب محمد صلى الله عليه وسلم. والله نقرينا وستفقشني أصحاب محمد قرطان مع النابي وخبشني من راسي نابي. والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم. أواني شوين مهاجرين وأنصار كون مهاجرين وأنصار أصحاب محمد وافر من أمن لوان رازي في إخوان الرازي به زان أصحاب محمد شو أمونا أصحاب محمد رضا رحمتي إخوان لبن شو كراس تمكن لك الإخوة ببستو السيصة دود الصلاة الزرهيزينا وشكا روم وفارس هارد كان تحت قد لسر لخبن دوارج منها لسر أودو إمبراطوريتا كاول كراوة حضارة إسلاميان دانا 1299 رايك شعب بدنياي 100 ساڵێکە تێپەڕیوە لە سەڵاتی ئیسلام نەماوە. ئەوە قووەت و بەرهەمی ڕاستی سەحابەکانی پێغەمبەر بوو تا گەیشتۆتە ئێمە. خوامان هێڵ تۆ سەر ڕێبازی ئەوان جا نایانەوێت تۆ بچۆ سەر ڕێبازی ئەوان کە تۆ سەر ڕێبازی ئەوان ئەزانی بۆ هەی و ئەزانی حکمت لە دزمۆی تۆ چییە و ئەو مەهەمەی کە لە ئیسلامە بە تۆ ڕەقس پێدرێ ئەزانی نیشەکە چییە. قبوڵ ناکەن، تەشویهەکەن، یەتەگۆڕن کە پێبێتۆ سەمەنهەجی سەحابە تونڕە و ڕادیکال و خەتەر بگرە بکوژە. ئاوا تەشویهەکەن، تەشویه ڕیش هەرێ برای لە پێغەمبەر ڕیشی هەبوو یان نەیبوو ئەمن تێبگێنن پێغەمبەر ڕیشی هەبووە کە لێت تونڕە و بەڕیشی معنی پێغەمبەر تونڕەوە. ئەوە لەگەر عەقڵی باتنی خەڵکە قساکەن ئەمانە. ئەمە دوای 25 ساڵ ڕیشە بێتە تونڕەوی کەڵێ پێغەمبەر ڕیشە سەرێ پێغەمبەر تونڕەوە. ئەوان ئەزانن چۆن بەرهەم ئێنن. ئەمانە دەستیە کادیلیان بۆ بکرێتەوە لە شوێنە تایبەتەکان. خوا هیدایەتمان بدەت یا ڕەب. خوا لەسەر ڕێبازی پێغەمبەرمان هێڵی ئێوەش لە دژی ئەو ناحەزانی ئەو دینە و پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕیشتان بێڵنەوە خوام تا ڕیشتان لەم لەجار جار ئاوکە بڕکانە الله ئاوک قل موتوا بغيظكم يقول لي ما بتوقن أواني خوا هدايتمان بدە یا ڕەب. قالوا دين شارەزامان بکات كان ما بين ابو نصرتي دينكي لا فسطاط الايمان المان هذا اللهم امين. قاله لا يقبل بكات يا ربي هم كان ساعتان عبادته ملكتيك بنديه ملكاني اخواني مهربان يا رب. صلى الله على محمد وعلى اله وصحبه وسلم.